Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان ویدیویی که ندا. ام ویدیو بەشی سێمە لە فێربوون لە ڕێگەی ڤیدیۆ گەیمەوە. و یاری ئەمڕۆمان یاری The Last of Us Part 1 کە یەکێکە لە یاریە زۆر بەناوبانگەکان. ئەم کورتە ڤیدیۆی ئەمڕۆمان کە ڕوونی ئەکەینەوە یەکەم مەرحەلەی یاریەکەیە و یەکسەر با دەست پێ بکەین و ڕوونی بکەینەوە. جۆڵ لەگەڵ تۆمی برایە قسە ئەکات و بەم شێوەیە ڤیدیۆکە دەست پێ ئەکات. Tommy, listen to me. He is the contractor. Tommy, listen to me. He's the contractor. Tommy, listen to me. Tommy gum lebgra. He is the contractor. أو مقاولكيا. Contractor واتا بلندر يان مقاول. He's the contractor, okay? I can't lose this job. He's the contractor, okay? I can't lose this job. He's the contractor. أو مقاولكيا بلندركيا. I can't lose this job. I can't lose this job. ناتوانم ئەمیشە لە دەست بم. I understand. I understand. تێگەم. Let's talk about this in the morning, okay? Let's talk about this in the morning, okay? Let's talk about this in the morning, okay? با بەیانی باسی ئەمە بکەین، باشە؟ We'll talk about it in the morning. We'll talk about this in the morning. We'll talk about this in the morning. سبەینە باسی ئەمە ئاکەین. دیارە نازانین باسی چیەکەن. با بەردەوام بین لە ڤیدیۆکە. All right, good night. All right, good night. شەو شاد. Hey. سکوت واتە لاچۆ کە مەبەستەوەیە کە بۆ منە کەسێک لە شوێنێکا دانیشتووە تۆش پێڵی سکوت کە مەبەستەوەی لەو شوێنەیە تۆزێک بڕۆرە ئەو لاوە با منیش دانیشم. مەبەستەکە ئەوەیە. Fun day at work, huh? Fun day at work, huh? Fun day at work, huh? ڕۆژێکی خۆش بوو لە ئیش وایە؟ What are you still doing up? What are you still doing up? What are you still doing up? چیەکەی هێشتا بەخەبەری؟ It's late. It's late. درەنگە. Oh, crud, what time is it? Oh, crude. What time is it? Oh, crude. What time is it? Crude وشەیەکە کە مناڵ لە بری وشەیەکی خراپ بەکارهێنێت کە I'm not gonna tell you. ئەتوانین لێرە بڵێن ئەمە بەمانای ئەوەیە کە وەک چۆن لە کوردیە ئەڵێیت برا. What time is it? ساعت چەندە؟ It's way past your bedtime. It's way past your bedtime. It's way past your bedtime. لە کاتی خەوتنت زۆر لایاوە. It's way past your bedtime واتە لە کاتی خەوتنت زۆر لایاوە. Way لێرە بەمانای ئەوەیەت کە زۆر واتە زۆر لە کاتی خەوتنت لایاوە. یعنی بۆیە زۆر زووتر بخەوتیتە. Still today. But it's still today. But it's still today. بەڵام هێشتا ئەمڕۆیە. واتە هێشتا ساعت 12 لای نایەوە و نەبوو بە ڕۆژێکی نوێ. Honey, please not right now. Honey, please, not right now. Honey, please, not right now. Honey, please, not right now. گیانەکەم تکای ئێستەنا. Honey بەمانای هەنگوین دێت بەڵام لێرەدا بەمانای ئەوەیە کە وەکوەیە کە لە کوردیا چۆن ئەڵێیت گیانەکەم یان ئەڵێی بە قوربان ئەو مانای هەیە لێرەیە. جۆڵ خۆی ئێستا لە ئیش هاتەوە زۆر هیلاکە و تاقەت هیچ شتێکی نییە ئەمیش ئەوێت شتێکی بۆ بکات با بزانین چیەکات. I do not have the energy for this. I do not have the energy for this. I do not have the energy for this. وزەی ئەوم پێ نییە واتە وزەی ئەوم پێ نییە کە هیچ شتێک بکەم. Here. ئەوە تا. What's this? What is this? ئەمە چییە؟ Your birthday? Your birthday? Your birthday? ڕۆژی لەدایکبوونە. دیارە شتی بۆ کڕیوە بۆ ڕۆژی لەدایکبوونی و یاتێ. You kept complaining about your broken watch. You kept complaining about your broken watch. You kept complaining about your broken watch. واتە بەردەوام گلەیت لە سەعاتە شکاوەکە دەکرد. واتە سەعاتێکی هەبوو و شکاوە ئیتر دایم کە سەیرێکرد گلەیەکە دەوێت ئەم سەعاتە چییە بۆ ئیش ناکاوە ئەم شتانە ئیتر کچەکەشی ڕۆشتووە سەعاتێکی بۆ کڕێەوە. Complain واتە گلەی ئەکات. Your broken watch سەعاتە شکاوەکەت. So I figured, So I figured, ئەگەر ڕستەکە بە وشە بە وشە بیکەین بە کوردی واتە بۆیە منیش وا بیرم کردەوە ئەزانیت بەڵام مانای ڕستەکە ئەوەیە کە بۆیە وا بیرم کردەوە کە باشە بڕۆم ساعاتێکە بۆ کڕیم و ڕۆشتم بۆم کڕین. مەبەستی ڕستەکە ئەوەیە. Figure لێرە بەمانای ئەوەیەت کە وا بباشم زانی یان وا بیرم کردەوە.
کەمە بەستی ئەوەیە وا بە باشم زانی کە سەعاتێکە بۆ بکڕم. You like it? You like it? You like it? حەزت لێیە؟ وەک لە ڤیدیۆیەکی تریش باسم کرد کاتێک کە ئەتەوێت پرسیارێ بکەیت ئەتوانیت هەر ڕستەیەکی ڕاگەیاندن بهێنیت و بەڵام تۆنی قسەکردنەکەت وەکو پرسیاری لێ بکەیت و ڕستەکە بێ بە پرسیاری. Honey, this is... It's What? nice, but Honey, it's nice, but... Honey, it's nice, but... گیانەکەم جوانە بەڵام... I think it's stuck. It's not... ئێوشەڵێ what? چی؟ I think it's stuck. I think it's stuck. وابزانم وەستاوە. Stuck بە مانای وەستاندن. مەبەستیەوەیە کە سەعاتەکە ئیش ناکا و وەستاوە. ئەمە لێرە سەعاتەکە بە تەواوی ئیشەکات بەڵام هەر ئەوێت تووڕێ بکات. What? No. What? No. چی؟ Oh, نەخێر. ha. Where did you get the money for this? Where did you get the money for this? Where did you get the money for this? پارەی ئەمەت لەکوێ هێنا؟ Drugs. Drugs. واتە مادە بێهۆشکارەکان. هەروەها drug بە مانای دەرمانیش دێت. بەڵام لێرە بە مانای مادە بێهۆشکارەکانێت. واتە مادە بێهۆشکارەکانی فرۆشتۆ بۆ ئەوەی کە ئەو پارەیە پیا بکات و سەعاتێکی بەوگرێت. دیارە ئەوش بەگاڵتەوە ئەم قسەیەکات. I sell hardcore drugs. I sell hardcore drugs. I sell hardcore drugs. واتە مادە بێهۆشکارە مەترسیدارەکانە فرۆشم. Hardcore بە مانای مەترسیدار دێت لێرەیە. کە مەبەست لە کۆکەین و هیرۆین و نیکۆتین و ئەم بەزم و ڕەزمانەیە. باوکیشی پێڵێت Oh, good. You started helping out with the mortgage then. You can start helping out with the mortgage then. You can start helping out with the mortgage then. مادەم وایە توانی یارمەتیم بێی لە عەقاری خانووەکەیە. Mortgage واتە عەقاری خانوو کە مەبەست لەو پارەیە کە وەریەگریت بۆ ئەوی خانوویەکی پێ تەواو بکەیت یان خانوویەکی پێ بکڕیت. Yeah, you wish. You wish. واتە حەزەکەی وا بووە بەڵام شتی وا نابێت و مەحاڵە. You wish دەستەواژەیە کە کاتێک بەکارهێنرێت کە بۆ نمونە کەسێک شتێکە پێڵێت تۆش کە پێڵیت you wish مەبەست ئەوەیە کە ئەو شتەی کە ئەوان ئەیانەوێت ڕووبات مەحاڵە و قەت ڕوو نایات. Good night, baby girl. Good night, baby girl. شەو کچە بچووکەکەم. سێرا خەوی لێ کەوتووە و تەلەفۆنێکێت و جوابیایەتەوە بابزانین چیە بێ. Hello? Sarah, honey, I need to get your daddy on the phone. Sarah, honey, I need you to get your daddy on the phone. I need you to get your daddy on the phone. Sarah, honey, Sarah, گیانەکەم. I need you to get your daddy on the phone. ئەمەوێت مۆبایلەکە بەی بە باوکت. Uncle Tommy, what time is it? Uncle Tommy, what time is it? Uncle Tommy, what time is it? واتە مامە تۆمی ساعت چەنە؟ I need to talk to your dad now. There's something... I need to talk to your dad now. There's some... I need to talk to your dad now. There's some... I need to talk to your dad now. پێویستە ئێستا قسە لەگەڵ باوکە بکەم. ئەوێت قسەیەکی تر بکات و مۆبایلەکە داخرێتەوە. Uncle Tommy? Hello? با لێرەیە کۆتایی بە ڤیدیۆکە بهێنین و ئەمە یەکێک لە یاریە زۆر خۆشەکان. هەوڵێم کە ڤیدیۆی زیاتری لەسەر بڵاوکەمە بەڵام بۆ ئێستا ئەوەنە بەسە. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بدڵیشتان نەبوو یەک دیزلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. ئەگەر دەتانوێت ڤیدیۆی هەر یارێکی تر بڵاو بکەمەوە ڤیدیۆکەیم لە ئینستاگرام یان فەیسبووک بۆ بنێرن و هەوڵێم کە ڤیدیۆیان لەسەر بکەم. ئێستا جارێک تەنها بینەری ڤیدیۆکە بین بە ئینگلیزی و کۆتایی بەوانەیەم ڕۆمانەهێنین. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ. Tommy, listen to me. He is the contractor. He's the contractor, okay? I can't lose this job. I understand. Let's talk about this in the morning, okay?
We'll talk about it in the morning. All right, good night. Hey, Scoot. Monday at work, huh? What are you still doing up? It's late. Oh, crud, what time is it? It's way past your bedtime. But it's still today. Honey, please not right now. I do not have the energy for this. Here, What's this? your birthday? You kept complaining about your broken watch. So I figured, you know. You like it? Honey, this is... It's What? nice, but I think it's stuck. It's not... What? No. Oh, ha ha. Where did you get the money for this? Drugs. I sell hardcore drugs. Oh, good. You started helping out with the mortgage then. Yeah, you wish. Good night, baby girl. Hello? Sarah, honey, I need to get your daddy on the phone. Uncle Tommy, what time is it? I need to talk to your dad now. There's something... Uncle Tommy? Hello?